بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار آمين. سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ، خوشکان، برایان، تابیانی خۆشەویست، لە خزمەتانە بین بۆ پێشکەشکردنی بابەتێک لەژێر ناونیشانی ڕەوشبەرزی. ڕەوشت دیارە هەم بەرزی هەیە، هەم نزم، هەم پەسەندی هەیە، هەم ناپەسەند. ڕەوشت لە زاراوەدا پێناسەیەکی زۆر کورتم بۆ هەڵبژاردوون کە ئەویش ئەفەرمێ، زانایان ئەفەرمون ئەدین و كله خلق، دین هەمووی ڕەوشتە، یاخود وتراوە لا دینە بیلا ئەخلاق، دین بەبێ ئەخلاق هیچ واتایەکی نییە، هیچ وەزنێکی نییە. بۆیە دەستخۆشی لەو برا بەڕێزانە ژەکەین کە ناونیشانی خولەکەیان بەم ناونیشانەوە ناوە کە ناونیشانێکی بەرز و پەسەندە، کە دین بە شێوەیەکی پراکتیزی، دین بە شێوەیە کە بوارە کردارەکەی لە خۆ ئەگرێ. ئەو دینەی کە ئێمە بە نەزەری ئەی خوێنین یاخود بە توێری کە ئەی خوێنینەوە لە سەر وەرەقە، ئەو قورئانەی کە دیراسەیەکەین دوجار لە کاتی جێبەجێکردن و لە بواری جێبەجێکردنەکەیە پێی ئەوترێ ڕەوشت، کەواتە چەندە گرنگە ئینسان شارەزای زانست و زانیاری بێ، شارەزای شەریعەت بێ، چەند هێندەش گرنگە وریای جێبەجێکردنەکەی بێ، وەکو خۆی جێبەجێ بکە، بزانە چەند ئەتوانێ جێبەجێ بکە. بۆیە ئەگەر باسی سەبر بکەین، باسی ئارامگرتن بکەین، باسی ڕازگۆیی بکەین، باسی کاردانەوە بکەین لە بەرامبەر هەڵی خەڵکیە، باسی سەخاوت بکەین و زۆر ڕەوشتی تر، ڕێزگرتن لە گەورە، بەزەی هاتنەوە بە بچووکە، مامەڵەکردن لەگەڵ ڕەفیق و دراوسێ و برادەر و هەموو ئەو هەڵس و کەوتانە، چ لە وتە چ لە کردار لە ژیانی ڕۆژانەمانە، ئەمانە دوجار هەمووی پێی ئەوترێ ئەخلاق، هەمووی پێی ئەوترێ ڕەوشت. ئەمەی کە ئەی خوێنین و ئەیزانین جێبەجێکردنەکەی پێی ئەوترێ ڕەوشت. بۆیە لە دایکی ئیماندارانیان پرسی، عایشە خوای گەورەی لێ ڕازی بێ، پرسیاری ڕەوشتی پێغەمبەریان کرد صلی الله عليه وسلم. ئەو فەرمووی کانە خولقه قورئان، ڕەوشتی ئەو قورئان بوو. ئەو دینە چۆنە؟ ڕەوشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەو شێوازە بوو، کەواتە ئەگەر بواری زانستی و بوارە ئەوەی لە پەڕاوگە و لە کتێبەکانە ئەنووسرێتە وەکو شەریعەت، لە فەرموودە و لە ئاەت و لە قسەی زانایان، دوجار بوارە ئەو بواری کە ئاکاتە بواری جێبەجێکردنەوە بەشەکەی تری پێ وترێ ڕەوشت. کەواتە چەند زانست و زانیاری گرنگە، چەند هێندەش جێبەجێکردنەکەی گرنگە. ئێمە چۆن بتوانین ئەم شەریعەتە لە خۆمانە جێبەجێ بکەین، ئەم زانست و زانیاریە لە خۆمانە جێبەجێ بکەین، کەواتە چۆن ڕەوشتمان بەرز بێ؟ خاڵی یەکەم بۆ ئەوەی کەوا بتوانین ڕەوشتمان بەرز بێ و پەسەند بێ، پێویستمان بە باوەڕێکی پتە و بەهێز هەیە. زۆر کەس هەن پرۆفیسۆرن، بلیمەتن، وریان، زیرەکن، لێهاتوون، بەڵام لە مەیدانە فاشلن. بۆ؟ چونکە باوەڕیان بە خالیقی ئەم کەون و کائیناتە نییە، باوەڕیان بە زیندووبوونەوە نییە، باوەڕیان بە سزا و پاداش نییە. ئەوە هاندەرێکی سەرەکیە بۆ ئەوەی ئینسان ڕەوشتی زۆر بەرز بێ لە بەرامبەر خەڵکیدا، لە بەرامبەر خوا، لە بەرامبەر دین، لە بەرامبەر وڵات، لە وتەکانی، لە کردەوەکانی. ئەوەی کەوا لە ئینسانەکە ڕەوشتی بەرز بێ، ڕاستە بەشێکی زانستە، بەڵام بەشە هەرە زۆرەکەی باوەڕبوونە بە خوای پەروەردەگار، پاشان دیاریکردنی ئامانجی گەورە کە ئەویش هەر لە باوەڕە و لقی باوەڕە، کە ئامانجی گەورەمان بەرەو بەهەشتە، ئامانجی گەورەمان دووربوونمانە لە دۆزەخ، ئامانجی گەورەمان ڕازیبوونی خوای پەروەردەگارە، کە ئینسان ئەم ئامانجەی دیاری کرد، خوای ناسی، خالیقی کەون و کائیناتی ناسی، دەسەڵاتی یەکەمی ئەم کەونەی ناسی، ناوێرێ، ناتوانێ، جورئەت ناکە
سەرپێچی ئەم خالیقە بکە. بۆیە بێگومان بە پێی شەریعەتە کە بە پێی ئەو زانست و زانیاریە مامەڵاکە ڕەوشتی بەرزە بێ. خاڵێکی تر بۆ ئەوەی کەوا ڕەوشتمان بەرز بێ پێویستمان بە وەرزشکردنە. زۆر جار ئینسان لە ناخی خۆیان لە ذاتی خۆیان کەسێکی خێرایە، کەسێکی سەریعە، کەسێکی هەلووعە، کەسێکە ناتوانێ یاخود تەبعی وایە وا ڕاهاتووە ناتوانێ ڕەوشتی بەو شێوازە بەرز بێ کە شەریعەت داوای لێ کردووە. بۆیە ئەبێ خۆی ڕابێنێ وەرزشکە لە بەرامبەر ئەوەی کە خەڵک تووڕەیەکە ئەم ئارام بگرێ، لە بەرامبەر ئەوەی کە خەڵک خراپاکە ئەم چاکە بکە، لە بەرامبەر ئەوەی کەوا ئەبێ سەخی بێ لەگەڵ جیرانەکانی باش بێ، خۆگر بێ. ئەمە پێویستی بە وەرشە جارێک دوو دا ئەبێ خۆت ڕابێنی، ئەبێ فشار لە خۆت بکەی. بۆیە پێویستی بە قوربانیدانە، ئاسان نییە. کەسێک ئەیەوێ وەرزش لەسەر جەستەی بکە بۆی کەوا جەستەی بەهێز بێ، چەند ماندوو ئەبێ، چەند کاتی ئەوێ، تاکو عەزەڵاتێکی باشی ئەبێ، تاکو ماسوولکەی باشی ئەبێ، تاکو لایەقەی باشی ئەبێ. باشە جەستا ئەوەندە گرنگ بێ، ئەبێ ڕوح چەندە گرنگ بێ، ئەبێ هەڵسوکەوتەکان و ڕەوشتەکانی ئێمە چەندە گرنگ بێ کەوا وەرزشی لەسەر بکەین، خۆمانی لەسەر ڕابێنین. بە دڵنیاییەوە قورسە ئینسان لە بەرامبەر هەڵەی خەڵکیە ئەم چاکە کار بێ. بەڵام بە وەرزشکردن ئەتوانین ئەو ئامانجە تەحقیق بکەین. بەردەوام بوون لەسەر ئەم وەرزشە، لەسەر ئەم ڕیاضەیە ئینسانە بێ بەردەوام بێ، نابێ کۆڵ بدا، نابێ بڵێ بەخوا تازە ئەم تووڕەبوونە بە من تەرک ناکرێ، تازە ئەم ڕەزیلیە بە من تەرک ناکرێ، تازە ئەم ڕێز نەگرتن لە میوانە بە من تەرک ناکرێ. ئەمانە هەمووی پێوترێ ڕەوشت. خوا هەموو لایەکمان پەنا بدا کەسێک کە فێری ناڕاستی بووە، نابێ بڵێ بەخوا تازە من فێر بووم، نابێ پێچەی پیابێنێ بە سیاسەتی بزانێ. درۆیە، ناوێکی تری نییە. دزیە، ناوی تری نییە، ناوی گەندەڵی نییە، ناوی دزیە. ئەبێ ئینسان خۆی ڕابێنێ، تەرکی دا. بەڵێ کۆمەڵە فەرمایشتی پێغەمبەری خوا هەن صلی الله عليه وسلم کە زۆر بەڕوونی تەئکید لەسەر ئەم بابەتە ئەکەنەوە کە من هەندێکیان بە کورتی ئاماژە پێەکەم. یەکێک لەو فەرمایشتانە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ إنما بعثت لأتمم مكارم الأخلاق یان صالح الأخلاق. من نێراوم بۆی کەوا ڕەوشت تەوسیعە پێ بکەم، فراوانی بکەم، ئەگەر کەم و کوڕی هەبێت چاکی بکەم، ڕەوشتەکان تەواو بکەم. ئەو کەم و کوڕیانەی ناو کۆمەڵگە هەن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ هاتووە مشکیلەی خەڵک نەهێڵێ لە هەموو بوارەکانی ژیانە، لە بواری ئابووری، سیاسی، لە کۆمەڵایەتی، لە هەموو بوارەکانە هاتووە ئەم ڕەوشتە تەواوکە. فرمودەیەکی ترمان هەیە فەرمێ خالیقی الناس بخلق حەسەن. خالیق یعنی تێکڵاوبوون لێرە، تێکڵاوی خەڵک بکەن، مامەڵە لەگەڵ خەڵک بکەن بە ڕەوشتی بەرز، بە ڕەوشتی پەسەند لەگەڵ خەڵک هەمووی، نەیوتووە موئمین، نەیوتووە موسلیم، نەیوتووە خزم، لەگەڵ هەموو خەڵک، لەگەڵ کافر، لەگەڵ مسلمان ئەبێ ڕەوشتمان بەرز بێ. یان ئەفەرمێ ئەکمەل المؤمنین ئەحسەنهم خولقا. تەواوترینی باوەڕداران ئەوەن کەوا ڕەوشتیان بەرزە. کەیە بێتە ئیماندارێکی تەواو؟ ئەو کاتەی کە لە مەیدانەکەدا سەرکەوتوو بێ، لە مەیدانی ڕۆژانە، لە مەیدانی قسەکردن، لە مەیدانی مامەڵەکردن سەرکەوتوو بێ. بۆیە دوجار ئەو کەسە ئەگاتە پلێ ئەو کەسەی کە بە شەو نوێژەکە و بە ڕۆژ بە ڕۆژوو ئەبێ کە ڕەوشتەکەی ئاها بەرز بوو. ڕەوشت ئەگەر لەگەڵ دوژمن پێویست بێ بەرز بێ، لەگەڵ دۆست پێویست بێ بەرز بێ، ئەی ئەبێت چەندەها جار لەگەڵ کەسە نزیکەکانی خۆت، ئەی ئەبێ هەزاران جار لەگەڵ دایک و باوکی خۆت، ئەبێ ڕەوشتت بەرز بێ، ئەبێ مامەڵەت ئەوەندە جوان بێ، ئەوەندە بەرز بێ، شایەنی ئەوە بێ پێت بوترێ مسلمان، شایەنی ئەوە بێ پێت بوترێ شۆنکەوتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بۆیە پرسیار کرا لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆرترین خەڵکی بەهەشت چێن؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی
ئەو کەسانن کە لە خوا ئەترسن و ڕەوشتیان جوانە. بە لە خواترسان ئینسان ڕەوشی جوانە بێ. قەت بە خەیاڵتانە نەیە خەڵکێک ڕەوشتی جوان بێ و لە خوا نەترسا بێ، مەگەر تەبعی وا بێ، مەگەر وەرشی لەسەر جان بێک بەشێکیان کرد بێ. ئەگەر لە بەشێکا ڕەوشتی جوان بێ، لە سەدان بەشە ڕەوشتی ناپەسند و ناشیرن و ناڕێکە. بەڵێ لە هەمووی گرنگتر خوشکان برایە، خوای پەروەردەگار کە ئێ وەسفی ئەم خۆشەویستەی خۆی بکە، ئەیێ وەسفی خۆشەویستترین مەخلوقی خۆی بکە، ئەو مەخلوقەی ئەو ذاتەی کە لە ئازایەتی، لە بوێری، لە سەخاوەت، لە دەستپاکی، لە ئەمانەت پارێزی، ئەو ذاتەی کەوا ئەرز شانازی ئەکا بەسەریا بڕوا، بەرد سەڵاوی لێەکە، جارێکی تر زەوی کەسایەتی وا بەخۆیەوە نابینێ. خوای پەروەردەگار کە وەسفێکە ئەفەرمێوە ئینەکە لەعەلا خولوق عەظیم، تۆ چوویتەتە سەروی ئەخلاقەوە ئەی موحەممەد، تۆ چوویتەتە سەروی ڕەوشتەوە. یعنی ئەگەر ڕەوشت دابنرێ لە شۆنێکە، تۆ چوویتەتە سەرویشەوە. بۆ لەبەرەوەی یەک نمونە دێنمەوە بۆی کەوا هەموو لایەکمان لێ حاڵی بین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مەجلیسێکا بێ لەگەڵ وەفدێکی مشریکین، لەگەڵیان لە گفتوگۆیە بێ، هەمووی خەڵکی سەرکردن. لەو کاتەیە کەسێک دێ نابینایە، بەدەنگی بەرز هاوارەکە ئەی موحەممەد لەو وەحیەی کە بۆت هاتووە شتێکمان فێرکە. هەموو کەسێکی ئاسایی مافی خۆیەتی کە مەزیسێکی هەبێ، مەزیسێکی ئاوامان هەیە، ئێستا ئێمە پێکەوە دانیشتوین، مافی خۆمانە کەسێک بێتە ئەم مەزیسەوە کە هی ئەم مەزیسە نەبێ، ڕێی پێ نەدەین بێ، بڵێن مەیە ئەم مەزیسەوە. بەڵام خوای پەروەردەگار ئەمەی لە پێغەمبەری خوا قبوڵ نەکرد. بۆ؟ چونکە حەسەنات لە ئەبڕاری سەیئاته، چاکەی پێغەمبەری خوا یاخود چاکەی چاکەکاران خوای پەروەردەگار بە خراپە لە قەڵەمێدا. یعنی ئەگەر پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسسەلام ئەگەر چاکە بکەن، خوای پەروەردەگار لیان قبوڵ ناکا. بۆ؟ خوای پەروەردەگار ئەوێت چاکترین بکەن، ئەبێت چاکترین هەڵبژێرن. ئەبوایە لەبەر ئەوەی کوێرە، لەبەر ئەوەی ئەمانە مشریکن، لەبەر ئەوەی ئەو هاتووە داوای دینەکە، ڕوخسەت بخوازێ لەمان و بڕوا وەڵامی نابینایەک باتەوە. بۆیە ئاەت لە حەقی ئادێتە خوارەوە، عەبەسە وەتەوەللا. بۆیە ئەمەیە چۆتە سەروی ڕەوشتەوە. یەک نمونەی تر، پێغەمبەری یوسف سەلامی خوای لێبێ، لە تەمەنێکی منداڵیە گەلە کۆمەی لێکرێت لەلایەن براکانی خۆیەوە، بخرێتە بیرەوە، دوجار بفرۆشرێ بە بەندەیی، بکرێتە زیندانەوە. بەڵام دوای ئەوەی کە براکانی حاجەیان بەمە بێ و ئەمیش لە ئاستی مەلیک و لە ئاستی وەزیر، لە ئاستی دەسەڵاتە بێ، ئەفەرمێ لا تەثریبە عەلەیکم اليوم یغفر الله لكم وهو أرحم الراحمین. ئەفەرمێ من ئەوە لێتان خۆش بووم، هەر ئەسڵەن باسی ئەو کاتەش ناکا بۆ باوکی کەوا ئەمان گەلە کۆمەیان لێ کردو و کردویانەتە ناو بیرەکەوە. ئەوە ئەخلاقە، ئەوە ڕەوشتە، ئەوە ئاسان نییە. جاری واهەیە ئێمە ڕۆژانە ئەمەمانەمان تووشە بێ، برا لەگەڵ برا ئەبێ خێزانەکانی کێ لە کێشە هەرە سەرەکیەکانیان ئەمەیە، دوو برا بەیەکەوە لە ماڵەکان ناحەوێنەوە، دوو خوشک هیچیشیان بەرامبەر یەک نەکردووە، لەوەیە شتێکی بەسیط و سادە بێ، لەوەشە خەتای نەبێ، لەوەشە خەتای بێ، لەوێ بڕێ خەتای بێ، لەوێ کەم خەتای بێ. ئەی بێنە پێش چاوی خۆت، کۆمەڵێ برات هەبێ گەلە کۆمەت لێ بکەن، ئەم هەموو نەهامەتیەت بەسەرابێنن، 40 ساڵ لە باوکو لە کەس و کارت دوورخەنەوە، لە غەریبی ئەم هەموو نەهامەتیەت بێ بەسەرا، بە یەک کەلیمە بڵێ لا تەثریبە عەلەیکم اليوم. هەر ئەسڵەن لە دوای ئەوەش باسیشی ناکا، هەر باسی بیرەکەش ناکا بۆیان، بۆی دڵیان ئازار نەدا. بەڵێ بزانین زانایان چی ئەڵێن لەبارەی ڕەوشتەوە. قسەی زانایان زۆر گرنگە. زانایان ئەزمونێکی زۆریان هەیە، زانای وا هەیە 50 ساڵ 70 ساڵ 80 ساڵ لە خزمەتی علم و
جێبەجێکردنی ئەم شەریعەتەیە معاناتی هەیە ڕوبەڕووبوونەوەی هەیە کاتێک کەوتەیەکی لە دەم دەرەچێ لە ئەزمونێکی زۆرەوەیە بۆیە لە دوای قورئان و حەدیث وتەی زانایان زۆر زۆر گرنگە دوجار کتێبیان هەیە وتەکانیان کۆ کراوەتەوە وتراوە لا قيمة للجمال إذا انعدم الخلق بەهایەک بۆ جوانی نامێنێتەوە ئەگەر ڕەوش نەما ئەگەر کەسێک هەر چەندە جوان بێ باڵای جوان بێ شۆخ و شەنگ بێ قژی جوان بێ هەیکەلی ڕێگ بێ بە قووەت بێ بەهێز بێ زمان پاراو بێ بەڵام دوجار کە ڕەوشتی بەرز نەبوو هیچ ناهێنێ بەهایەکی نییە